کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەران هەموو ڕۆژان تا ڕۆژی جومعە دەبینە میوانی ماڵەکانتان. ئازیزان لە بەرنامەی ئەم هەفتەدا چەند بابەتمان بۆ هەڵبژاردوون کە دوای ناوەڕێکی کورد دەگەڕینەوە لای ئێوەی خۆشەویست. دردی من دردی دڵا هاواری مەلی سەرچڵا دردی من دردی دڵا هاواری مەلی سەرچڵا دەم بەدەم دەم بەدەم دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم دایم لە کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا گۆڵ 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 بوو نێرگس وانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن ناستار سوانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن 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 هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار 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 ئای بێیەک 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 نەنامان کرێ بێیەک ئای بێیەک 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 نەنامان کرێ بێیەک یەک بۆ یەک یەک بۆ یەک یەک بۆ یەکتری چاکین لەگەڵ یەک حاڵی لە حاڵ یەک یەک بۆ یەکتری چاکین لەگەڵ یەک حاڵی لە حاڵ یەک یەک بۆ یەکتری چاکین لەگەڵ یەک حاڵی لە حاڵ یەک یەک بۆ یەکتری چاکین لەگەڵ یەک حاڵی لە حاڵ یەک گۆڵ 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 بوون هێرگس وانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار سوانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن 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 هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار 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 دردی من دردی دڵا هاواری مەلی سەرچڵا دردی من دردی دڵا هاواری مەلی سەرچڵا دەم بەدەم دەم بەدەم دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا دەم بەدەم هاوارەکەم ئەو دڵم لە جۆش و کوڵا گۆڵ 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 بوون هێرگس وانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار گوڵون هێرگس وانە و شەیبار هیچ کامیان بۆنی تۆ نادەن 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 هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار هیچ کامیان بۆنی تۆ نادەن نازدار 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 لەم مانگانەی دواییدا دەڵێی ڕوخساری ئێران گۆڕاوە دەڵێی شەڕێک بە پانتایی ئێران لە ئارادایە بەرەیەکی ئەم شەڕە کۆماری ئیسلامیە کە بە هەموو شێوێک کەوتوۆتە گیانی خەڵک و
ڕۆژ نییە ژمارێک نەگرێت و ڕەوانەی زیندانی نەکات لەوێ ئەزیێت و ئازاریان نەدات و ژمارێک لە ژێر ئەشکەنجەدا نەکوژێت و یان پەتی سێدارەیان بۆ هەڵنەواسێ. بەرێکی تری ئەم شەڕە خەڵکن، خەڵکێکی ماندوو وەزاڵ هاتوو لەم دەسەڵاتە، خەڵکی ناڕازی و تووڕە لەم دەسەڵاتە و خەڵکێک بە دوای فرسەتدا دەگەڕێن تا ڕق و قینی خۆیان ببارێنن بەسەر دەسەڵاتێکی گەندەڵ و جنایەتکار. ئەم شەڕە نابەرابەرە نەتەنیا بەهۆی ئەوەیە کە لایەکی کەرەسەی سەرکوتی هەیە، زیندان و دادگا و ئەرتش و سوپای هەیە، بەڵکو بەهۆی ئەوەی کە سازمان و ڕێکخراوە. لایەکی تری شەڕەکە یانێ خەڵک ئەگەرچی بە ژمارە زۆرن و جۆغرافیایەکی پان و بەرینیاندا بڵاون، بەڵام بێ سازمان و ڕێکخرا و بێ ڕێبەرن. نابەرابرن چون ئەم ژمارە زۆرە لەم جۆغرافیا پان و بەرینەدا بێهێزن، تەنیا ڕێگایش بۆ کۆتایی هێنان بەم هەمومەینەت و کوێرەوەریە بوون بە بەهێزە. ئەمە ڕاستە ئەوە بزانین کە کۆماری ئیسلامی لە هەمان کاتدا بە ترساندن و تۆقاندن سەرەکی ترین کاری لەم شەڕەدا ئەوەیە کە مەجای بەهێزبوون لە خەڵک بسێنێتەوە و کارێکی وا بکات کە کەس بیر لە شتی وا نەکاتەوە، تۆی ناومیدی و بێهیوایی بڵاو دەکاتەوە، تەفرەقە و جیایی پەرەپێ ئەدات و کارێکی وا ئەکات تا باوەڕ و ئیرادە بە گۆڕین بکوژێت و کۆمەلگا مل بدات بە چارەنووسێکی ڕەش کە ئەوان دیاری ئەکەن. لەم ڕۆژانەدا چاوم لە سایتەکان دەکرد، راپۆرتێکم لە ڕۆژنامەی هاوڵاتی کەوتە بەرچاو کەوا بزانم مربوط بەم قسانەیە کە ئێمە باسیەکەین. ئەم ڕۆژنامەیە نووسی بووی ئەشکەنجەی گەنجانی کورد لە ڕۆژهەڵات بووەتە چەکێکی مەترسیداری دەسەڵات دژی دانیشتوانی ئەو بەشە لە کوردستان و هەروەها شارەکانی تری ئێران. ژمارەیەک لەو گەنجانە لە زیندانەکان لەژێر ئەشکەنجەدا کوژراون بەبێ ئەوەی هیچ تۆمەتێک لەسەریان ساغ بێتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کوژرانی دوو گەنجی ڕۆژهەڵات لەژێر ئەشکەنجەدا کاردانەوەی لێکەوتەوە. چالاکوانان کوشتن لە ژێر ئەشکەنجەدا بە ئامرازێکی سەرکوت و چاوتر سێرکردنی دەسەڵاتی ئێران ناوهەدەهێنن. ڕەنگە هەر ئەوەش کاردانەوەی توندی لێکەوتوێتەوە و سەرهەڵدانی بەرفراوانی ناڕزایەتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی لێکەوێتەوە. ئەم ڕۆژنامە لە درێژەی راپۆرتەکەیدا نووسیوێتی لە دوای مەرگی ژینا ئەمینی و دوای زیاتر لە 10 مانگ 27 کەس بە ئەشکەنجە لە زیندانەکان و ناوەندە ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانی کۆماری ئیسلامی کوژراون کە زیاتر لە 15 کەسیان کورد بوون. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە تەنها هەفتەی ڕابردوو لە ماوەی 24 کاتژمێردا دوو گەنجی کورد لەلایەن دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی لە شاری ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئەشکەنجە کوژراون. هەروەها ناوەندی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە لە نزیکەی 200 ڕۆژدا 1000 کەس لە ڕۆژهەڵات و ئێران بە تۆمەتی چالاکی مەدەنی و سیاسی دەستگیر کراون کە لەو ژمارەیە لانیکەم 513 هاوڵاتی کورد و 258 هاوڵاتی بەلوچ بوون. ئەم ڕۆژنامەیە لە بەشێکی تری راپۆرتەکەیدا دەنووسێت زیندان و ئەشکەنجەی گەنجان لە ئێران و کوردستان بەردەوامە، بەڵام سەرڕای ئەوەی کە سەرکوت و ئەشکەنجە و ئازاری چالاکوانان زیادی کردووە، ئاماژەکانی سەرهەڵدانەوەی دەستپێکردنەوەی ناڕەزایەتی و خۆپیشاندان دیارن. ئەم دیاردە بووەتە هۆی دروستبوونی ترس لای دەسەڵات و لە بەرامبەردا شەپۆلێکدا دەستگیریکردن لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە هەموو شوێنەکانی ئێران و لەوانە لە شارەکانی کوردستان دەستی پێکردووە و تەنانەت ئەو کەسانەش بەر لێبوردنی گشتی عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی کەوتبوون لە ماوەی ڕابردوودا دیسانەوە دەستگیر کراون. هەر لەم پەیوەندیەدا پەیامێکی بینەرێکمان بە ناوی ڕەزا لە کامیێرانەوە بەدەستگەیشتووە کە دەڵێ هاوڕێیان ئەگەر مەجالتان هەبێ سەرێک لە سایت و کەناڵەکان سەر بە دەسەڵات بدەن بە ئاشکرا ڕوخساری شەڕێک دێتە بەرچاوتان. ڕۆژ نییە بە بیانوەیەک تیاربوونی هێزە سەرکوتگەرەکانی بە کەرەسەی نظامی پێشکەوت و نەخەنە نمایشدان دەڵێ ئێستا لە شەڕێکی تەواو عەیاردان. دەزانم کە بەشێکی زۆری تەبلیغات و شەڕی ڕەوانیە دژی ئیسرائیل و ئامریکا دەیکات، بەڵام لە شەڕی ڕەوانی ناوخۆش غافڵ نییە و بەم شێوەیە سیاسەتی یەکتیر و دوونیشان یان وەکو کورد وتەنی بووکە لەگەڵ تۆمە خەس و گوێ لێبێ ئەم هەموو دەرد و موسیبەتەی خەڵک لە ژیانی ڕۆژانەیاندا تووشی بوون، گرانی و بێکاری و بێداهاتی و بێ ئاوی و بێمافی، بەڵام ڕنگدانەوەی لە سیاسەتەکانی ئەم دەسەڵاتەدا نییە. دەڵێ بە ئەنقەس خەڵکی گیرۆدەی تاڵی لە ژیان دەکەن تا بیر لە شتی تر نەکەنەوە. بە بڕوای من ئەمەی شێوازێکە لە سەرکوتکردن بەبێ بایەخدان بە ژیان و گوزەرانی خەڵک. کاکڕەزا ئاوا پەیامەکەی کۆتایی پێدێنێت و دەڵێت تۆ بڵێ ئەم دۆخە بۆ ماوەیەکی دوور و درێژ بمێنێتەوە، من لەو باوەڕەدانیم سەرنجام ئاوەڕی ڕق و بێزاری خەڵک لەم دەسەڵاتە دەتەقێتەوە و بێگومان ئەو ئەنجابە نابێ زۆر دوور بێت.
سیویەکی پوشبەر سەرڕۆژی کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان بوو. جێگای خۆیەتی یادێک لەم ڕۆژە مێژوویە بکەینەوە و ئەزمونونەکانی بخەینە بەرچاو. کۆچی مێژووی شاری مەریوان دیمەنێکی درەوشاوی دیکەی خەباتی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بەدوای هاتنە سەرکار و پاش وەڕێخستنی شەڕی نەورۆزی خوێناوی لەسنە بەردەوام بە بیانووی دەستپێکردنی شەڕێکی هەمەلایەنە و هێرش بۆ سەر کوردستانەوە بوو. شاری مەریوان یەکێک لەو شوێنانەی کوردستان بوو کە جموجۆڵێکی دموکراتیکی بەربڵاوی تێدا بوو. ئیدارە و بەڕێوەبردنی شار کەوتبووە دەستی شۆرای شار. چین و توێژەکانی ئەو شارە لە ڕێکخراوی دموکراتیکی جۆراوجۆردا لە دەوری یەک کۆبوونەوە. خەڵکی چەکدار بوون و خۆیان ئاسایشی شاریان بەڕێوە دەبرد. لەوەها بارودۆخێکدا بوو کە دەوڵەت ئەو کەشوهەوایە بۆ تەحمڵ نەدەکرا. بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریواندا کردبوو بە بیان و پەیتا بەهێنانی هێزی تایبەت و چەکوچۆڵی زۆر دەستی کردو بە تەیارکردن و ئامادەکردنی پادگانی مەریوان بۆ هێرشکردنە سەر ئەو شارە. فەرماندەی پایگای بەردەوام هەڕەشەی دەکرد. کۆمەڵێک لە کۆنەپەرستانی منتەقە و ژمارەیەک لە چەکدارەکان کە لە شارەکانی دیکەوە هێنابوونی لە ڕێکخراوێکدا بە ناوی پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە مەریوان ڕێکخست بوو کە لە ناو شاردا بنکەیان بۆ دانابوو. ئەم چەکدارانە بەردەوام بە دەوروبەری خۆیاندا بەبێ ئامانج تەقەیان دەکرد و ئاسایشیان لە خەڵ هەڵگرت بوو. خەڵک لە بارودۆخێکدا ناڕازی بوون و بۆ چارەسەرکردنی لەگەڵ نوێنەرانی ئەرتش لە پادگان خەریکی گفتوگۆ بوون. ئەوەشە زیاد بکەم کە لە یەکێک لە دانیشتنەکانی نوێنەرانی خەڵک لەگەڵ فەرماندەی پادگان کاتێک فەرماندەی پادگانی ملی بە پێش نیازەکانی نوێنەرانی خەڵک نەدا، دەستەی نوێنەرایەتی خەڵک لەو وتوێژەدا بڕیاریاندا کە بۆ پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم و پێشکردن بە کوشتاری خەڵک شار چۆڵ بکەن. ئەم بڕیارە دەست بەجێ خەڵکی شاری لێ ئاگادار کرا و شوێنێک لە 12 کیلومتری شار و لە نزیک ئاوایی کانی میران بۆ نێشتەجێبوونی خەڵک دیاری کرا. خەڵکی شار یەکپارچە ئەم بڕیارەیان بەڕێوە برد و شار بە تەواوی بەرەو شوێنی دیاریکرا و کۆچی کرد. لە ماوەیەکی کووردا هەواڵی ئەم حرەکاتە جەماوەریە لە شار و ئاواییەکانی کوردستان دەنگی دایەوە. ئاواییەکانی دەوروبەری مەریوان دەست بەجێ دەستیاندایە ناردنی نان و پێخۆر و یارمەتی جۆراوجۆر بەرە ئوردوگای کۆچبەرانی مەریوان. زۆری نەخایەن کار شەپۆلی پشتیوانیکردن و یارمەتی گەیاندنی بە خەڵکی مەریوان باقی شار و ئاواییەکانی کوردستانیشی گرتەوە. هەزاران کەس لە تێکۆشەرانی شاری سنە لە ژن و لە پیا و لە شارەکانی سنە و سەقز و بانە بۆ نیشاندانی هاوپشتی لە خەڵکی مەریوان بە پیادە بەرەو شاری مەریوان ڕێکەوتن. ئەویش لەبیر نەکەین کە لە زۆرێک لە شوێنەکانی ئێرانەوە ڕۆژانە پەیامی پشتیوانی، گروپی پزیشکی و دەرمان، یارمەتی تەدارکاتی و تەنانەت هێزی ئینسانی بۆ بەشداری لە پاراستنی ئەمنیەتی کۆچبەران دەگەیشتە ئوردوگا. ئەم حرەکەتە بەم جۆرە تا 13 گەلاوێژی ئەم ساڵە واتە بۆ ماوەی 2 حەوت و درێژەی هەبوو. ئەم حرەکەتە گەلێک دەرس و ئەزمموی بە نرخیشی لە فیداکاری لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پێکێنا. ژیانی ڕۆژانەی ئوردوگا هاودڵی و بڕوا و متمانەی خەڵک بە یەکتر، هەوڵ و تەقالای بێوچانی خەڵک و بەڕێوەبەرانی ئوردوگا بۆ هەرچی باشتربوونی کاروبارەکان نەزم و ڕێک و پێکێکی لە کاتی دابشکردنی پێداویستیەکان گەلێک بەرچاو بوو. ئەمانە هەمووی تێکەڵ بوو لەگەڵ پێکێنانی کۆڕ و کۆمەڵی بە حسی سیاسی و کۆڕی شعر و ئاواز و سرود. دوای تێپەڕبوونی 2 حەوت لە حاڵێکدا کە هێشتا وتوێژەکانی نوێنەرانی خەڵک بەسەرپەرستی کاکفواد مستەفا سوڵتانی لەگەڵ نوێنەرانی دەوڵەت بەسەرپەرستی چەمران کۆتایی پێنەهات بوو، بەڕێوەبەرانی کۆچەکە و لەسەرەوەیانەوە کاکفواد بەو نەتیجەیە گەیشت پێش ئەوەی بارودۆخەکەی خەڵک ماندوو بکات ئەو دەستکەوتانەی کە ئەو کاتە بەدەستیان هاتووە گوردوگۆ بکەین و سەقامگیر بکرێت و بە خەڵک ڕابگەندرێت و بەرەو شار بگەڕێنەوە. ئەو ئەرکە کاکفواد بەڕێوە بردووە لە سخۆنڕانێکی مێژوویدا خەڵکی لە ئاکامەکانی کۆچەکە تێگەیاند و کەشوهەوایەکی پێکێنا کە جەماوەری خەڵک بە سەر و دڵخۆشی و بە سرود خوێندن سەرکەوتوانە بەرەو شار بگەڕێنەوە. سەرڕای ئەو خاڵانەی کە باسکرا کۆچی شاری مەریوان ئەم ڕاستیە دووپات دەکاتەوە کە هەر لە سەرتاوە خەڵکی کوردستان خوازیاری شەڕ نەبوون و هەموو ڕێگایەک یان تاقیکردنەوەی بۆ ئەوەی بەر بە هێرش و پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان بگرن. بەڵام کۆماری ئیسلامیش هەروەکو دواییش نیشانیدا جگە لە زبانی سەرکوت و هێرش و پەلامار بۆ سەر خەڵکی سەراسەری ئێران و دوایش خەڵکی شۆڕژگەڕی کوردستان زبانی تری نەدەزانی و ئێستاشی لەگەڵ بێ بە هەمان شێوە یان سەرکوتی دەسەڵاتی خۆی دەپارێزێ. هەروەها سوکەوتی نوێنەرانی خەڵک لەم کۆچەدا نیشانی داکە کۆمەڵا هەر لە سەرەتای دەستپێکی هەڵسوڕانی باوەڕی قایمی بە ڕێکخراوە مەدەنیەکان بووە و
و بە بەهێزکردنی ئەوان و بەشداری ئەوان لە سیاست و بەدەستەوەگرتنی چارەنووسی سیاسی خۆیان هەبووە. هەر بۆیە پاش هەر گفتوگۆیەک لەگەڵ نوێنەرانی حکوومەت ڕاستەوخۆ خەڵکیان لە ئەنجامی هەر گفتوگۆیەکدا داناوە و داوایان دەکرد کە خەڵک بۆ خۆیان بڕیار بدەن و بۆ خۆیان ئیدارەی ئەو حرەکەتە مێژوویەوە بەدەستەوە بگرن.
لە هەواڵەکاندا خوێندمانەوە کە نوێنەری خامنەیی لە زانکۆکان وتویەتی زانکۆ یەکەم شوێنە بۆ دەستپێکردن بە قسەی ئەوان بۆ ئاژاوەنانەوە. نەتەنیا ئەم جنابە بەڵکو زۆربەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لەم ماوەیەدا لەلایەکەوە بەردەوام دەڵێن فتنەکە کۆتایی هاتووە، بەڵام لەلایەکی ترەوە دیسانەوە بە ترس و دڵڕاوکێ باسی دەستپێکردنەوەی بە قسەی خۆیان هەمان فتنە دەکەن و بە بەردەوامی هۆشداری دەدەن بە جەستەی ماندووی هێزە سەرکوزگەرەکانیان و دەڵێن فتنە و ئاژاوە نەخەوتوەتەوە. هێرش دەکەنە سەر زانکۆکان، خوێندکاران دەگرن و دەریان دەکەن و بێبەشیان دەکەن لە درێژەی دەرس خوێندن و بەمەیشەوە ناوەستن و ئاخوند و بەسیجی و هەشتی شعبی دەڕژێنە زانکۆکان. کەس نییە بپرسێ ئەرێ کاکە ئەگەر بە قەوڵی خۆتان فتنە و ئاژاوە خەوتوتەوە ئەی ئەم کارانە و ئەم هەموو هەڕەشەکردنتانە لە چیدایە؟ لە ڕاستیدا کابوسی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە ناڕزایەتیەکان کە لە زانکۆکانەوە هەڵدەگرسێن خەوی خۆشی لێ سندونەتەوە. مستەفا ڕۆستەمی نوێنەری خامنەیی لە زانکۆکان کە گۆیا پرۆفێسۆرە بە هەڵبژێردراوی بەسێجیەکان لە زانکۆ سەبارەت بە ململانەی حکوومەت لە زانکۆکەدا هۆشداری دەدات و دەڵێت ئەگەر ناتوانن مەبەست خوێندکارانی ناڕازیە لە ساڵیادی ئاژاوی گەڕیەکانی ڕابردوودا شتێ بکەن ئاوا بە تەواوی شکست دەهێنن. ناوبراو بەم قسەیە بەپێ پەردە خۆیان لە ئێستاوە بە دۆڕاو دەزانێت. ڕۆستەمی ئاماژە بە واقعی دیمەنی شەڕێک دەکات کە بە پانتایی ئێران لە جەریاندایە. دەڵێت شۆڕش دەگەڕێتەوە و خاڵی دەستپێکی شۆڕش زانکۆکانە. لە ڕاستیدا ململانەی زانکۆ و خوێندکاران بارومتەی دانڕزایەتیەکانی کۆمەڵگایە. زانکۆکان نوێنەرایەتی شەڕی کۆمەڵگا دەکات، لا فرێدانی حیجابەوە تا ناڕزایەتی بەربڵاوی کرێکاران لا سەرانسەری وڵاتدا تا دەگاتە لادانێکی بەرفراوانی خەڵک لە ئاین و حکوومەت لەژێر سێبەری قورسی سەپاندنی گەورەترین هەژاری و نەهامەتیدا. ڕاستی هەموو ڕوونکردنەوەکانی سەرکردەکانی حکوومەت ئەوەیە کە ڕاپەڕین سەرەڕای سەرکوتکردنی درەندانە، کوشتنی زیاتر لە 570 کەس، کوشتنی درەندانەی دەیان خوێندکار لە سێدارەدانی یەک لە دوای یەک، بریندارکردن و تەقەکردنی ڕاستەوخۆ لە چاوی سەدان کەس، دەستگیرکردنی هەزاران کەس، بەکارهێنانی گروپ بە وەکاڵەت لە فاتومیان و زەینەبیۆن و هەشتی شعبی و گەڕانەوەی ئێرشاد بە بێ تابلۆی ئۆتۆمبیل بۆ کنترۆلکردن و سەرکوتکردنی ناڕزایەتیەکان هێشتا بەردەوامە و نەیتوانیوە ڕێگری لە خەبات و تێکۆشان بکات. ئەوان دەزانن کە سەرنجام ئەو لافاوە تووڕەیە هەموو بربەستەکانی حکوومەت دەشکێنێت. ئەم سەرنجامە کابوسی دەسەڵاتدارانی بۆیە ئاوا کەوتووەتە پەلاقاژێ کردن. بە گوێرەی راپۆرتی گەیشتوو بە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ڕۆژی سێشەمە 3 گەلاوێژ واتە 25 جولای 2023 زاینی فارۆق ڕۆشیدی تەمەن 35 ساڵ لەلایەن چەند ئەندامی گروپێکی سەلەفیەوە لە گەڕەکی حەماڵاوای شاری سەقز بە پاساوی ئەوەی کە گۆیا بێڕێزی بە پیرۆزیەکانی موسڵمانانی کردووە کوژراوە. هەر لەم پەیوەندیەدا ڕۆژی پێنجشەمەی هەفتەی ڕابردوو واتە 29 پوشبەر کەریم قەوامی خەڵکی سنە لەلایەن ئەندامانی گروپە سەلەفیەکانەوە کوژراوە و براکەی بە ناوی خالید قەوامی بەهۆی قوڵی برینەکانیەوە لە نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدایە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا گروپە سەلەفیەکان لە کوردستان لە ڕێگەی کاناڵی ئینستاگرام و تەلگرامەوە ڕاستەوخۆ بە پشتبەستنی تاکە شەخصی خۆیان بۆ ئیسلام لەژێر ناوی فتوە هەڕەشەی کوشتن لە هاوڵاتیان دەکەن. هەنگاو لە کۆتایی راپۆرتەکەیدا نووسیوێتی شیاوی ئاماژەکردنە کە سەرڕای کۆنتترۆڵی توندی ناوەندە ئەمنیەتەکان لەسەر هەر چەشنە چالاکێکی مەدەنی و سیاسی لە شارەکانی کوردستان بە شێوەیەکی کردەیی هیچ هەنگاوێک بۆ ڕێگری لە هەڕەشەی ئەم کەسانە بۆ سەر ئاسایشی هاوڵاتیان هەڵنەگیراوە. لە ڕاستیدا هەر کات بزوتنەوەی ڕادیکاڵ و پێشڕە و دژی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی هاتووەتە ئاراوە، هێرش و شاڵاوی کۆنەپەرستانی ئیسلامی لە کوردستان بەرەو هەڵکشان و فتوای هستریکی ئەم تاقمە کۆنەپەرستە چووە. ئەگەر ئەمڕۆ ڕاپەڕینی ژن ژیان ئازادی کە لە کوردستانی شۆڕژگەرەوە بڵێسەی سند و پاش ماوەیەکی کورد بۆ سەراسەری ئێران پەرەی سند و بوو بە سەکۆی نمایشی بزوتنەوەیەکی شۆڕژگەرانە، تواناییەکانی ئینسانی ناڕازی و گۆڕەپانێک بۆ داهێنانی خەباتکارانە و شانوێک
لە ئامادەی ژنان دژی هەر چشنە ستەمکاریەک نیشاندا ئەوە ئیسلام و سەلەفیەکانی کوردستان و ئەوانەی هیچ هەبایەیەکیان لەگەڵ زانست و زانیاری نییە ماوەیەک سەریان هەڵداوە و دەستیان جاوەتە شەپۆلێک لە هێرش بۆ سەر خەڵکی ڕاپەڕی و مافەکانیان بۆ سەر زانکۆ و خوێندکاران بۆ سەر وەرزش و هاندەران بۆ سەر جلوبەرگی مۆدێرن و ڕەنگەکانی بۆ ناوتنی ژنان بە حیجاب و ئازادی جلپۆشین و بەگشتی بۆ سەر ئینسانیەت. ئەم هەوسار پشراوەی ئیسلامیەکان و سەلەفیەکان نیشانەی بەهێزی ئیسلامیەکان نییە، بەڵکو دەرهاوێشتنی ترس و زەندەقچوونەی کۆماری پەت و سێدارەی کۆماری ئیسلامیە کە پەنا بۆ هەر چشنە جنایەتێک لەوانە دەساواڵاهێشتنی ئەم گروپە کۆنەپەرستە دەبات، باشکرا لە ئاز جنایەتەکانی بێدەنگ دەبێت. ڕاپەڕینی خەڵکی ئێران کە لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی بە بەشداری بەرجەستەی ژنان دەستی پێکردووە چووە بەگژ ئەو قەڵا کۆنەپەرستیەی کە کۆماری ئیسلامی پارێزەرێتی. ترس و دڵەڕاوکێ لە ڕووخانی ئەم قەڵایە هانی داون کە لە هیچ جنایەتێک لەوانە کاراکردنی گروپە سەلەفیەکان لە کوردستان و بەردانیان بۆ گیانی خەڵک لا نەدەن. بێگومان بە ڕووخاندنی ئەم قەڵایە پشت و پەنای ئیسلامیەکان سەلەفیەکان دەڕمێ. ئیسلامیەکان و سەلەفیەکانی کوردستان وەکو گۆشتی لا زیادەی مل وەکو دوومەڵی ناو کۆمەلگا لە بەردەم ڕاماڵیندان، ڕاماڵینیان بەدەستی ڕاپەڕین و بە ڕۆڵی بەرجەستەی ژنان و پیاوانی یاغی لە ستەم و چەوسانەوەی ممکن دەبێ. خەڵکە بە هیچ شتێک کەمتر لە هەڵپێچانی یاسا و ڕێسایەکە حرمەت و کەرامەتی ئینسانی پێشێل دەکات ڕزایەت نادەن. خەڵکی ئازادیخوازی کوردستان و ژنان و پیاوانی ناڕازی لە ستەم و هەڵاواردن خەریکن خۆیان بۆ ڕاماڵین ئامادە دەکەن و تا هێز لە بن نەهاتوو خۆیان بخەنە گڕ و لە درێژەی ڕاپەڕینی خۆیان شان بەشانی هەموو ژنان و پیاوانی ئازادیخواز لە سەراسەری ئێران وەڵامی تند و دەندانشکێن بە ئیسلامیەکان لە حکوومەت و لە دەست و تاقمەی دژ بە خەڵک لەوانە گروپە سەلەفیەکان نەدەنەوە. ئاسمانی بەرزیم وێڕۆ گەرد و غبارن دڵ تاسۆ تۆشەنێت لە گیان فرێبیمە ئارن گیان فرێبیمە ئارن ئاسمان پێی تۆ بەگیان هەورێکا پێی من دەریاکە پێی تۆ بەگیان هەنێکا پێ ئەی من گیان هەنێکا پێ ئەی منە تیشکی خۆر بۆ تۆ بەگیان مانگەشۆ بۆ من دنیا کۆل پێی تۆ بەگیان تۆ تەنێیا پێ ئەی من گیان تۆ تەنێیا پێ ئەی منە عشقم دیێرۆ بۆ دڵگیان سوژنێ کردێ بۆ تەشریف و خەیرێش وەی ڕۆ هەوار بردێ بۆ گیان هێوار بردێ بۆ قسم بێ بەرزی وەی ڕۆ هێوارێ بردێ بەینی دۆست و یار دڵگیان هەروێ فافرێ زەگیان هەروە فافرێ تیشکی خۆر بۆ تۆ دڵگیان مانگەشۆ بۆ من دنیا کۆل پێی تۆ دڵگیان تۆ تەنێیا پێ ئەی من گیان تۆ تەنێیا پێ ئەی منە Okay.
ببي وفايم اشتبا وكردني ويروح نوري بينا آيم جان نوري بينا آيم بينا إيدي ذم ضيان يا ركياني من ببي وفا ويروح كمشير نظام آني جان كمشير نظام تشكي خور بوتو ضيان مرقصو من دنيا كل بيتو ويرو توتني يا بيه اي من جان توتني يا بيه اي من يا بینەرێکی ئازیز لە شاری ڕانیەوە بە ناوی ئازاد حەسەن پرسیارێکی کردووە ئامانجەکانی ئێوە بۆ دواڕۆژی کوردستان چییە؟ کێشەی نەهەوایەتی لە کوردستان چۆن چارەسەر دەکەن؟ کاک ئازادی بەڕێز، ئامانجی کۆمەڵا بۆ دواڕۆژی کوردستان لە بەرنمەیەکدا بە ناوی بەرنامەی کۆمەڵا بۆ دەسەڵاتدارێتی جەماوەری بەوردی باس کراوە. ئەو بەرنمەیە لە بەردەستی ئێوەیە دەتوانن لەم ڕێگەوە لەگەڵ ئامانجەکانی دوور و نزیکی ئێمە ئاشنا بن. لەم بەرنمەیەدا هەموو بوارەکانی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی لە بەرچاو گیراوە و ڕێگەی گەشە و هەڵدانی کۆمەلگای کوردستان و قەرەبووکردنەوەی هەموو دواکەوتووەکانی ڕابردوو دەستنیشان کراوە. ئەم بەرنمەیە لەسەر بنەمای دەسەڵاتدارەتی شۆراکانی هەڵبژێردراوی خەڵکدا ڕێژراوە. لە پەیوەند لەگەڵ نەهێشتنی ستەمی نەتەوایەتیدا ئێمە هەر بەپێی ئەو بەرنمەیە لامان وایە مادام خەڵکی کوردستان لە کەشوهەوایەکی دموکراتیکدا بەبێ هیچ زەخت و زۆرێکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ فرسەتی ئەوەیان پێ نەدرێت کە ئەگەر ویستیان دەوڵەتی سربەخۆی خۆیان پێکبێنن کێشەی کورد نە لە کوردستانی ئێران و نە لە هیچ کام لە پارچەکانی تر بە شێوەیەکی قەتعی و نهایی چارەسەر ناکرێت کە وایە هەوڵی ئێمە ئەوەیە ئەو مافە سەرەتاییانەی بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکرێ بەڵام ئێمە ناتوانین چاوەڕێی ئەوە ببین کە ڕژیمێک بە ناوەرۆکی دژە دموکراتیکی خۆی بەدڵخواز ئەو مافە بۆ خەڵکی کوردستان بسەلمێنێ کەوابێ پێویستە خەڵکی کورد هاوپەیمان بێ لەگەڵ هەموو جەماوەری چەساوە و ستەم لێکراو بەبێ بەش لە ئێران کە بەرژەوەندی هاوبەشیان لە ڕووخاندنی ڕژیمی مەرکەزیدا هەیە. بڕیاری جیابوونەوە یان جیانەبوونە هەڵدەگەڕێتەوە بۆ هەلومەرجێکی دیاریکراو کە دوای ڕووخانی ئەو ڕژیمە دێتە کایەوە. ئەو بەرنمەیە لە هەمان کادا مەرجەکان و زەمانەتی مانەوەیشی لە چوارچێوەی ئێراندا. دەوڵەتێک کە ئەو مافانە بەڕەسمی نەناسێت و بەکردەوە بەڕێوەیان نەبات خەڵکی کورد بۆی هەیە و ئەمەش هەر ئەو ڕێنمایانەیە وا دەبێت کە لەم دەوڵەتە جیا بێتەوە و دەوڵەتی سربەخۆ پێک بێنێت. ئەوەی بەسمان کرد ئامانجی ئێمەیە لە مەسەلەی نەتەوایەتی کوردە بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە خەبال لەم مەیدانەدا گەلێک ئاڵۆزە و پڕ لە هەڵس و کەوتە. هەر بۆیە لە هەر قۆناغێکدا و لە ڕەوتی بەرەو پێشبردننی استراتیژی خۆماندا بە پێی هاوسەنگی هێز ئەوەندەی بگرێ هەڵ دەدەین دەسەڵاتی ستەمکارانەی ڕژیمی مەرکەزی بەسەر خەڵکی کوردستاندا کەم کەینەوە و پاشەکشێ پێ بکەین لەگەڵ ئەوەشدا کە دەزانین ئەو دەستکەوتانە دەتوانێت کاتی و قابلە هەڵگەڕانەوە بن. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون و خۆتان بینەر و بیسەری بەرنامەی ئێمە و بینەرانی ئەم هەفتە بوون. سپاس بۆ ئێوەی عەزیز ماڵاوە.